یانی دەربەندی خان تامی یەکەم شکستی لە وەرزی ئەمساڵی خولی نایەبی کوردستان لە یاریگەی خۆی کرد کاتێک میوانداری لە یانەی زاخۆ کرد. دەربەندی خان بە ئامانجی درێژەدان بە ئەنجامە باشەکانی ومانەوەی لە ڕیزبەندەکانی پێشەوەی خولی نایەبی کوردستان میوانداری زاخۆی کرد و زاخۆش دەویست دەربەندی خان بکاتە وێزگەیەک بۆ کۆتایی هێنان بە ئەنجامە خراپەکانی. یاری دەستی پێکرد و دەربەندی خان باڵا دەستتر دەبیرا و چەند هەلێکی گۆڵکردنی لەدەستدا یانە بادینێکەش تەنها پشتی بەهێرشی هەڵگەڕاوە دەبەست و تا خولەکی زیادکراوی گێمی یەکەم ساندای ماڵبۆوی گۆڵی پێشکەوتنی بۆ یانە سوور پۆشەکە تۆمار کرد و هاندەرانی خاوەن یاریگای تووشی شۆک کرد و ئەو گێمەش بەو ئەنجامە کۆتایی هات. گێمی ڕاهێنەران چاوەڕوان دەکرا یانەی خانەخێ گۆڵی بەرامبەر بوون تۆمار بکات، بەڵام لە هێرشێکی هەڵگەڕاوەی دیکەدا مستەفا عیسا گۆڵی دووەمی بۆ یانەی زاخۆ تۆمار کرد و زیاتر ئەرکی دەربەندی خانی قورستر کرد. هەرچەندە هێمن ڕزگار لە خولەکی 67 جیاوازیەکەی کەم کردەوە و گۆڵی یەکەمی دەربەندی خانی لە یاریەکەدا تۆمار کرد، بەڵام لە کۆتاییدا دەربەندی خان بێچنینەوەی هیچ خاڵێک 3 خاڵی لەگەڵ یانەی زاخۆ بەرەو دەڤەری بادینان ناردەوە. ئۆستیۆنۆ زۆخ و ڕۆستی ئۆستەگی ئەڤیۆریە ئۆستەگی گەلە بۆش پێشکەش کرد و یاریەک یعنی باشکردن لەعبا چ سەرخۆنە هێلان و شەوتەیەکیش یعنی ئەدیت یعنی فەریقی مەشوانە چێتر بی شوطي دوام 1-0 بي 2-0 وجولك جيك بواناليدو يعني بجول واضح فاول بي جول شي قرت اشداسي جول شي ناداري حكم ليدر عم يتشنو بجنا وشو لي اتحاد والحمد لله يعني امش يوري زاين تخرزينا الحمد لله ونتيجه باش وام سر كفتنا 3 نقطه مبدا فاينون جالكسي باس ممنون بووە بەداخەوە ئەمڕۆ ئێمە وەکو یارزانەیانی دەربەنی خان نەمانتوانی استێخاڵ یارەکە پێشکەشی و هاندەرە جوانی دەربەنی خان بکەین. هاندەرانی دەربەنی خان شایانی باشترین ئەنجام و باشترین یارین. ئێمە نیگەرانین کە دڵی چەندین هەزاران دەری دەربەنی خان لە ناو دەروی وڵاتمان ئەمڕۆ شکان. بەداخەوە تۆی پێمەیە زۆر جار یاری باشەکەی بەڵام ئەنجامەکە بە دڵی تۆ نابێ. ئەمڕۆ ینی دەربەنی خان یاریکی ئازبەرزی پێشکەش کرد، بەڵام بەداخەوە بینی چەندین فرسەت هاتە پێشەوە ئیستیقلالمان نەکرد، ئەو بویانی زاخۆ فرسەکانی ئیستیقلال کرد. بەپێی ئەو ئەنجامە کۆی خاڵەکانی یانەی زاخۆ بۆ 7 خاڵ بەرز بوویەوە و دەربەندی خانیش 8 خاڵەکەی هەفتەی ڕابردووی وە خۆی هێشتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان.